سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید 19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا با بزانین لە کوردستان و جیهان دەربارەی کۆڕۆنای نوێ چی دەگوزارێت. کەسێکی دیکە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە سلێمانی گیانی لەدەستدا و ژمارەی ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان بە کۆڕۆنای نوێ گیانیان لەدەستداوە بوو بە 3 کەس. ئەمڕۆ لە فەڕەنسا زیاتر لە 1000 کەس بە کۆڕۆنای نوێ گیانیان لەدەستدا و لە زۆری ژمارەی مردووان و توشبووانیش کەوتە پێش چین و ژمارەی توشبووانی 83,000 کەسی تێپەڕان. ژمارەی توشبووان لە ئەمریکا لە 300,000 کەس نزیک دەبێتەوە و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەو وڵاتەش دەڵێت هایدرۆکسیکلۆرۆکوین باشترین دەرمانە بۆ چارەسەری ڤایرەسی کۆڕۆنا. منداڵێکی تەمەند 5 ساڵان لە بریتانیا بەهۆی ڤایرەسی کۆڕۆناوە گیانی لەدەستدا و ژمارەی توشبووانیش لەو وڵاتە 40,000 کەسی تێپەڕن. کەسێکی دیکە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە سلێمانی گیانی لەدەستدا و ژمارەی ئەو کەسانی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەهۆی کۆڕۆنای نوێەوە گیانیان لەدەستداوە بوو بە 3 کەس. سەباح حەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند دوای گیان لەدەستدانی هاوڵاتیەکە ئەنجامی پشکنینەکەی ئەرێنی دەرچوو. پێشتریش وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ئاماری 24 کاتژمێری ڕابردووی بڵاو کردەوە و ڕایگەیاند بوو 10 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون. وەزارەتی تەندروستی ڕاشی دەگەێنێت 528 پشکنین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ماوەی 24 کاتژمێری پێشوودا ئەنجام دراون و دەرەنجام لە پارێزگای هەولێر 6 کەس و لە پارێزگای سلێمانی پیاوێکی تەمەند 41 ساڵی تووشی ئەم ڤایرەسە بوون کە ئەمانە بەرکەوتووی توشبووانی پێشوو بوون و لە پارێزگای هەڵەبجەش 3 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون. وەزارەتی تەندروستی ڕاشی دەگەێنێت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 56 هاوڵاتی لە کوارانتین دەرچوون و ئێستا 1588 هاوڵاتی لە کوارانتین ماونێتەوە. کۆی گشتی توشبووانیش بە ڤایرەسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 214 توشبوو لە نێویاندا 3 مردن هەیە و 74 نەخۆشیش چاک بوونێتەوە. خۆشەویستان ئێستا کاتی ئەوەیە کە ئامار و داتا زانیاری دەربارەی ئەم ڤایرەسە بزانیم زانی لە ئێستا لە جیهاندا گەیشتە چەند ئێستا لە جیهاندا 1,159,515 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون لە سەرەتای سەرهەڵدانەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خەریکە نزیکە بێتەوە لە 300,000 کەس. ئەمە لێرە ژمارەکەیان زۆر بەرز بۆتەوە. توشبوون لە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. تازەش کە وەکو ئاماژەمان پێکرد لە سەردەی ڕێکەیە سەرۆکی ئەو وڵاتە دەڵێ هایدرۆکسیکلۆرۆکوینمان بەکارهێناوە دەرمانێکی زۆر باشە چارەسەری ئەوانەی پێدەکەین کە لەوێن چاوەڕێی ئەنجامی ئەم بەکارهێنانە دەکرێت پاش ئەوەی کە بزانن چەند کەس لە ئەنجامی ئەم دەرمانانە چاک بوونەتەوە کە ئەمە لەوانێ لە ڕۆژانی داهاتوو ئەم وەڵامەمان بداتەوە. بۆیە تەنانەت ئەگەر ئەم شتە ژوابێ تاکە ڕێگە جارێ هەر خۆپارێزیە هیچ زانیاریەک نییە و دوایەکە ئەمە بۆ ئەو کەسانە بەکاردێک کە توش بوون واتە پاش ئەوەی کە کێشەیان بۆ دروست دەبێت. ئیسپانیا هاتە ڕیزبەندی دووەم بەوەی کە ژماری توشبووانی 124,000 بە جیاوازێکی کەم تقریبان 100 نەخۆشێکە لەگەڵ ئیتالیا. ئیتالیایی کە سەرچاوەی دووەمی بڵاوبوونەوەی ئەم ڤایرەسە کە ئەگەر بڵین لە ڕووی ژمارەوە ئیتالیا بوو. ئێستا ئەمریکا و ئیسپانیا پێشیان داوەتەوە بە هەمان شێوە ئەڵمانیا ژمارەکەی بەرز بۆتەوە بۆتە 92,150 کەس کە ئەمەش مشتومڕی زۆر لەسەر ئەو ژمارەی لە ئەڵمانیا توش بووە ژمارەی مردنەکەی ئەگەر مقارنە بکەی بەو ژمارەیانی کە توش بوون بەراوردی بکەی لەگەڵ ئیتالیا و ئیسپانیا دەڵێ ژمارەی مردن لە ئەڵمانیەکەمە کە ئێستا ئەوانش دووبارە زانایان و توێژەران خەریکی ئەوەن تاوەکو بزانن هۆکارەکەی چییە چۆن ئەم وڵاتەوە لێ هاتووە. ئەمڕۆ بەس ئەمڕۆ لە فەڕەنسا زیاتر لە 1000 کەس بەم ڤایرەسە توش بووە. یعنی ئەمە کە بڵین
وا دەکا کە بڵێت ئەم ڤایرەسە چەند بە خێرایی بڵاو دەبێتەوە ببورن 1000 کەس لە فرانسا بەس لە فرانسا گیانی لەدەستداوە بێجگەلەوەی کە چەند توش بوو ئێستا لە فرانسا 83,000 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون کە ئەمەژەوە دەسەلمێنێ فرانسا لەبەرەوەی دائیمە دەرگاکانی کراوە بوو بۆ گەشتیاران خەڵکێکی زۆر دەچوونە ئەوێ لەوانەیە ئەوەش هۆکارێک بوو بێ کە تۆزێک دواکەوتن هەبوو بێ لەوەی کە بڵێن با تیجارەتەکەمان بەردەوام بێ با خەڵک بێ با کێشەنیە ئەوەیە ئێستا باجەکەی دەدەن لەسەر نەخشەکە تەماشای ئەوروپا بکەین دەبینین فرانسا بازنێکی گەورەی هەیە هەروەها هەموو ئەو وڵاتانی کە بە ئەگەر تەماشا بکەین لێرە کە ئەمە ئیتالیا ئەوە فرانسا ئەوە ئەگەر تەماشای ئەڵمانیا بکەی بە هەمان شێوە هۆڵندا بازنەکانیان هێواش لە گەورەبووندان بازنە هەیە لەگەر بازنەی وڵاتەکەی تر پێکۆنووساوە کە ئەمە ئەوە دەگەینێت کە ڤایرەسەکان لە وڵاتانە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون و لە ژمارەیەکان کە خەریکە لە دەست دەرەچێ زۆربەی ئەو وڵاتانە ئێستا دەڵێن ئێمە ئەگەر هاتوو ئەو زانکۆیانە یان ئەو کەسانی کە محتەمن بە ژمارەکان وەکو زانکۆی جۆن هۆپکینز و چەند زانکۆیەکی تر کە پێویستیان بەم ئامار و داتانە بۆ توێژینەوەکانیان ئەجینە بەعزێ وڵاتیان دەڵێ ئێمە تەواو لەوە هاتوینە تۆ ژمارە چیدی کە بۆ خۆمان و بۆ داتای خۆمان وەرناگرین لێرە ئەگەر تەماشای بیلە رووسیا بکەین یعنی هەندێک جار هەیە کە ژمارەکان لەوانەیە وەکو پێویستیش بڵاو نەکرێتەوە بیلە رووسیاک لە وڵاتانەیە کە شوبهەی ئەوەی لەسەر ژمارەکە وەکو پێویست بڵاو ناکاتەوە بۆیە بازنەکەی وەکو دەبینن چووکە بۆیە ئەمە دەسەلمێنێت کە ئێستا خراپترین دۆخ کەتەی کەوت پێ لە پاش ئەمریکاوە وڵاتە ئەوروپیەکانن وڵاتە ئەوروپیەکان ئێستا باجی زۆر لەو تێگەیشتنە هەڵانە دەدەنەوە کە لە بیدایەتەوە ئەوان دەستیان پێ نەکرد بە کوارنتین دەستیان پێ نەکرد بە قەدەغەکردنی هاتوچوونیان وت بە ئێمە بۆستە با ئیش و کار بوەستێ بازەرمان لێ بکەی بەڵام با خەڵکەکە بچێتە ماڵەوە وەکو دەیبینن و زۆر وڵاتی تریش هێشتا ماوە باجەکەی بدەن یەک لەوانە وڵاتی سوید کە تا ئێستا بەم ئەخیرەش هێشتا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هەر لە دەرەوەن ڕێژەی مردن بەم ڤایرەسە بە هەمان شێوە بەداخۆ ڕۆژانە زیاد دەکەوت کۆی لە هەرێمی کوردستانیش ئەمڕۆ کەسێکی ترمان گیانی لەدەستدا تا ئێستا 62,376 کەس لە جیهاندا لە سەرەتای دروستبوونی ئەم ڤایرەسەوە گیانی لەدەستداوە کێ لە هەمویان زیاتر لی مردووە ئیتالیایە پاشان ئیسپانیایە پاشان فڕەنسایەوەکو ئاماژەمان پێکرد بەس ئەمڕۆ 1000 کەس لە فڕەنسا گیانی لەدەستداوە ژمارە هیوابەخشەکان چاکبوونەوەکانە کە کۆڤید-19مان دەست پێ کرد کە داتایەکانمان بەراورد دەکرد ژمارەی ئەوانەی چاگەبوونەوە زیاتر بوون لە ژمارەی ئەوانی کە توش دەبوون ئەمەم جارێکی تری ژووتووە بەڵام بەداخەوە ئەم شتە نەما لە 3 هەفتەی ڕابردوو ئەم شتە نەما توشبوون ئەوەندە خێرایە ئەوەندە بەربڵاوە لە وڵاتان کە ئەم ژمارەی زۆر لە دواوە بەجێ هێشتووە وەکو ئێستا دەبینین 1 ملیۆن زیاتر خەڵک ئێستا توش بووە بەڵام تەنها 237,000 کەس یان 1 ملیۆن کەس هەیە ئێستا لە ناو نەخۆشخانەکان یان لە توشبووی ڤایرەسەکەن بەڵام تەنها 238,000 کەس تقریبان چاک بوونەتەوە لەوەتەی ئەم ڤایرەسە سەری هەڵداوە ئەم داتایانە هەمیشە ئەومان پێ دەڵێ کە چەند تەکنەلۆجیا چەند زانستی پزیشکی لە وڵاتانە لە پێشوە بوو بێ بەڵام چونکە بڕیاری هەڵە و بڕیاری درەنجیاندا ئەوە ئێستاوەکو دەبینین باجەکەی بە هەمان شێوە دەدەن سەرۆکێکی وەکو دۆناڵد ترامپ سەرۆکی زلهێسترین و دەوڵەمەندترین و بەهێزترین و ساحبی هەموو بڕیارێک لە جیهاندا ئێستا ئەو تەمای بە خستوەتەوە لەو ئەمە لە ڕووی زانستی و شتێکی مهمە کە دەرمانێک هەبێ نەخۆشەکان چاکاتەوە بەڵام وەکو چۆن بڵێ دڵێ ئەو دەرمانەمان هەیە پێی چاک دەکەینە چونکە دۆخەکە لە وڵاتە تەواو شڵەقا و ویلایەتی نیویۆرک زۆرترین مردن و توشبوونی تێدا هەیە و ئێستا ئەوانیش کێشەی ئابووری زیاتریشیان بۆ دروست بووە. 76 کەسی دیکە لە تورکیا بە کۆڕۆنا گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووانیش لە 24,000 کەس نزیک دەبێتەوە. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 3,013 کەس لە تەواوی تورکیا تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و لەم ژمارەیەش 76 کەس گیانیان لەدەستداوە. وەزیری تەندروستی تورکیا ڕاشی دەجێنێن تاوەکو ئێستا 501 کەس لە تورکیا گیانیان لەدەستداوە و ژمارەی توشبووانیش گەیشتۆتە نزیکەی 24,000 کەس. هەرێمی کوردستانیش
ژمارەی توشبوون بەداخەوە ئەویش لە زیادبووندایە. ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە 214 توشببوومان هەیە لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ڤایرەسەوە 214 کەس تا ئێستا لەوتی ئەم ڤایرەسە لە کوردستان بڵاو بۆتەوە 214 کەس توش بوون. سەیری ئەم نەخشەیە بکەین. ئەم نەخشەیە پێمان دەڵێ ڕەنگە سوورەکان بە هاوکارانم جگە لە پارێزگاکان ئێستا قەزا و ناحیە و شارەدێ و شارۆچکەکان کە هێنراوتە ناو نەخشەکەەوە. پارێزگای هەڵەبجە و ئەو ناحیە و قەزایانی سەر بە هەڵەبجەنەوەکو دەبینن تەنها دەشتی شارە زووری و لێ دەرچێت لەگەڵ کە قەرەداغیش دەکەوێتە بڵین باشوور ڕۆژ ئاوای سلێمانیەوە پێنج جوێن شار باژێر سلێمانی کۆیە هەولێر وەکو ناو سنتەر خەبات سۆران ئامێدیزا خۆدوهۆک دەبینین یعنی جگە لە سنتەری شارەکان ئێمە کێشەیەکمان هەیە کە هەندێک قەزا هەندێک ناحیە هەندێک شارەدێ شارۆچکە وەکو چۆن بڵێ بەداخەوە کە لەوانەیە ئیسفادە لەوە کرابێ هەندێک جار کە کەسەکە هەڵگری ڤایرەسەکە بووە لەبەرەوەی لەوانەیە لەو شوێنانە تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی هێشتا لە چاو شارەکان چکە ئێمە هەموو جارێ ئەو گلەیە دەکرێت خوا ئێستا کەس بە کەسەوە ماوە خەڵکێگەی و ئێستا بەڕێی تەلەفۆنەوە نەبێ هەر نازانم براکەش مۆزعی چۆنە بەڵام لەو شوێنانەوەکو دەبینین تا ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر پتەوترە لە چاو ئەگەر بەناو سنتەری پارێزگاکان تەماشا بکەین ئەوە لێکدانەوەی خۆمە لەوانەیە یەکێک لەو هۆکارانە ئەوە بێت لەوانەیە هەندێک جار کە مەسەلەن ئەو شێوازی خۆدزینەوە لە پشکنین بۆ نمونە دووری ئەو کەسە بکە سەردانی ناو شاری سلێمانی نەکردبێت ناو شاری هەولێری نەکردبێت ناو شاری دوهۆکی نەکردبێت بچێتە مختبەر تاوەکو سامپڵەکەی لێوەرگرم زانن هەیەیانە لەوانەیە ئەمەش هۆکارێک بێت کە پێویستە لایانی پەیوەندیدار بیری لێ بکاتەوە خۆشبەختانە ئێمە دوێنێ ئاگامان لێ بوو کە وەزیری تەندروستی لەگەڵ پارێزگاری هەولێر چوونە سۆران و لەوێ تاقیگەی شاندانە بۆی لۆدەکەش لەسەر هەولێر کەم کاتەوە و هەموو دەوروبەری خۆشی بتوانێت سامپڵەکانی ڕۆژانە وەربگرێ بۆیە هیوادارین لە هەموو ئەگەر لە هەر هەمووشیانە بێت لە قەزا گەورەکان کە هەرچەندە لە هەرێمی کوردستان شێوازی پشکنین تاقیگەی پشکنین ئەگەر بەراوردی بکەین بە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور ئێمە ئێستا هەر سێ پارێزگاکەمان ئەو تاقیگەیەمان هەیە لە هەولێر لە سەرتاوە تا ئێستا 74 کەس توش بووە کە بەداخەوە دوێنێ ئەمڕۆ ژمارەکەی زیاتر بوو ئێستا بۆتە 74 کەس 11 کەسیان چاک بوونێتەوە و خۆشبەختانە کەسی جانیان لە دەست نەداوە لە سلێمانی بەداخەوە ئەمڕۆ کە پێش کەمێک بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئاماژەی پێکرد کەسێک پاشەوەی وەفاتی کردووە پشکنینیان بۆ کردووە دەرچووە کە بە کۆڕۆنای پۆزتیڤە واتە لە ئەو سامپڵی لیان وەرگرتووە ئێشتا زانیاری تەواومان لەسەر ینی لەلایەن بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانیەوە بڵاو نەکراوە تەمەنی نەخۆشیەکەی چی بووە ئەگەر لەم بەرنمەیەش فریانەکەوین تاکید بن لە هەواڵەکانی تر لە کوردستان 24 زانیاری زیاتر دەزانن 109 کەس لە سلێمانی تا ئێستا توش بۆ بەداخەوە ئەمڕۆیەکی تریش کۆچی دوایکە ئێستا 3 کەسە بەڵام خۆشبەختانە 50 کەس چاک بوونەتەوە لە پارێزگای دوهۆک 12 توش بوومان هەیە تا ئێستا خۆشبەختانە کەس گیانی دەستنەوە و نیوەشیان چاک بوونێتەوە کە ئەمەش ینی شتێکی زۆر دڵخۆشکەرە پارێزگای هەڵەبجە ژمارەکەی ئەویش بەرز بۆتەوە بۆ بە 19 ینی لە چەند ڕۆژێکە ئەم ژمارەیە بەرز بۆتەوە بۆیە ئێمە پاش ئەم گرافیکە لەگەڵ دکتۆر ئازاد بەڕێوەری گشتی تەندروستی هەڵەبجە دووبارە قسە دەکەینەوە بە بزانین دوایین زانیاریەکان چییە لەوێ نەخۆشەکان پاشتریش پرسیاری دەکەین بەڵامەوەی کە زانیاریمان هەیە باری تەندروستیان جێگیرە و کەسیش جانی لە دەست نەداوە ئەگەر بەراورد بکەین لە ڕێگەزی ئەو کەسانی کە توش بوون لە بینی نێرومێ 152 تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەوانی کە توش بوون لە ڕێگەزی نێرن و 148یان لە ڕێگەزی مێن ئەمانە ئەم زانیاریانە لەوانەیە لە پاشە ڕۆژدا لە توێژینەوەکانەوەکو دوێنێش ئاماژەمان پێکرد کە لەوانەیە جیاوازی هەبێت کە لە بینی ئافرەت و پیا و بەڵام لەبیر نەکەین کە بۆ نمونە ئەو ماتەمینیەی کە لە کارێزان لە هەولێر ئەنجام درابوو 14 ئافرەت بەس تەنها لەوێ توش بوون ئێمە هەمومان تەبیعەتی وڵاتی خۆمانە زانین بە تایبەتی لە پرسەکان پرسەی ئافرەتان کە دادەنیشن زۆر بابەت و زۆر شتی تریش دەوروژرێ کە لەوانەیە پەیوەندی نەبێ هەر بە پرسەکەشەوە بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە ماوەکەیان لە یەکەوە نزیکە و
خۆڕاگری ئافرەت بۆ خەبەرە ناخۆشەکان یان بڵێ تێکەڵبوونی لیکا و فرمێسک و دەستڕین و لەچک و هەموو ئەم شتانە کاریگەریەکی وا کرد کە تەنها لەو پرسێدا 14 کەس تووشی ڤایرەسی کۆڤید-19 بن. ئێستا ئەمەی کە دەیبینین پێمان خۆشە لەسەری قسە بکەین هەڵوێستە بکەین کە ئەوەیە ئێمە لە یەکی ئازار 4 حاڵەتمان هەبوو لە هەرێمی کوردستان. با سەری ئەم تایملاینە کە بزانین چیمان لێ هات لە 2 مانگ لە 2 سێ بووە 5 دەی ڕۆیشت لە 13 مانگ بوو بە 28 کەس بە کەمتر لە 2 هەفتە تەمەشا دەکەی ژمارەکە چەند هێندەی خۆی زیاد بووە. ئەگەر 2 هەفتەی تر وەرگین یان بڵین دەوروبەری نەورۆز ئێمە لە ڕۆژی نەورۆزە لێرە وتمان 54 کەس لە هەرێمی کوردستان توش بوون. لە 21 مانگ هەتا ئەمڕۆ کە قسەی تێدا دەکەین تقریبان ئەوش 2 هەفتە دەبێ تەمەشا بکەن کە ئەمڕۆ 4 نیسانە 214 کەس. خۆشەویستان ئەم تایملاینە پێویستە وامان لێ بکە کە ئەگەر هاتوو بەیانی حکوومەتی ژووتی کاکە قەدەغی هاتو چۆنەما وەڵاهی نابێ یەکێکمان لە ماڵ بینە دەرەوە چونکە بەس تەماشای ئەو کێرڤە بکەن کە چی لێ هاتووە بە کەمتر لە 2 هەفتە. ئەمە لێکدانەوەیەک و شتێکی زۆر گەورەی ناوێ هەتا لێی تێبگەین. وازەحە بچینە دەرەوە و تێکەڵبین لەوە خراپتریش دەبێ. ئەگەر لە ماڵەکانمان بمێنینەوە لەوانەیە ئەو کێرڤە پاش هەفتەیەکی تر بهێنینە خوارەوە. کەواتە ئەوەیە لێرە کێشەکە. ئێمە بۆ ئەوەی کە بڵین وەڵا پرسەیەک دەبێت دابدرێ وەڵا دەبێت سەردانی فلان بکەین وەڵاهی دەبێت من بچم ئەحواڵێکی برسمیان بێزار بووم لە ماڵەوە ببینە هۆکاری ئەوەی کە پرسەکان خوا نەخواستە چەند جار و چەند بار و زیاتر دووبارە بێنە ئەو کاتە کەسیش ناوێرێ لەگەڵ بچێتە سەرقەبران بۆ ناشتنەکەی. ئەمە زەنگی مەترسیەکە لەو تایملاینەیە ئێمە ویستمان بیبینین کە دەڵێین مەترسی تەنها بۆ ترساندن نییە. زۆر وازەحە مەڕۆ دەرەوە سەلامەتی و هیچت لێ نایە. کۆڕۆناش بەسەر دەچێ و دەشببینی و دڵیشت خۆش دەبێ و هەموو شتێکیشەکەی خوا نەخواستە بڕۆینە دەرەوە ئەبینە دەست و پێی ڤایرۆسەکە و لە بینی هەمووان دەگوازینەوە. با بزانین بارودۆخی هەڵەبجە چۆنە. وەکو ئاماژەم پێکرد کە ئەم شەو ڕاستەوخۆ لەگەڵ دکتۆر ئازادە قساکەین. ئەو بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەیە. دکتۆر گیان زۆر سپاس دووبارە کە بەشداریت کردەوە لە بەرنامەکەمان. ئێمە پێش چەند ڕۆژێکیش پێکەوە لێرە قسەمان کرد و وابزانم یادی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە بوو کە لە خزمەت بەڕێستا بووین. ئێستا ئەو کاتە زۆر دڵخۆشتر بووین. هەڵەبجە حاڵەتەکەی زۆر کەم بوو و ئەو کاتە ڕیشیشت نەبوو. ئێستا لەبەر هیلاکی ئەوانە مەجالیش نییە ڕیشیشت تاشی و ڕیشەکەشت زیای کردووە لەگەڵ ژمارەی زیادبوونی حاڵەتەکان لە هەڵەبجە. هۆکارچی ئەم لێکدانەوەی ئێوە چیە بۆ ئەم زیادبوونە دکتۆرجان؟ شەو باش کاک دکتۆر هەستمنی زۆر خۆشحاڵم بە دیداری جەنابەت شاد بوو. وەڵاهی ڕاستیەکەی لە هەڵەبجە وەک ئەو کێرفانەی کە جەنابەت باس کرد کێرڤی ئێمەش زۆر سەریع بەرزەبێتەوە لەوەی کە هەر ئێستا لە قاوشی تایبەت بە کۆرۆنا لە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکیمیایی کە تایبەتمان کردووە بۆ ئەو جۆرە نەخۆشیە بەداخۆم کە 18 نەخۆشمان هەیە 18 توشبوومان هەیە 5 لەو توشبووانە لەژێر عیلاجان و هەروەها ئێمە جەناب باسی شتێکی کرد بۆ ئەوەی ڕیسێرچ بکرێت توێژینەوە بکرێت لە دواییدا. ئێمە هەر بۆ ئەوەی بۆ ڕیکۆرد بۆ وەرگرتنی چەند دۆکۆمنتێک لەسەر ئەو نەخۆشانە ئێمە سیتیسکانمان کردووە پێش ئەوەی کە تەنانەت کەسی یەکەمی توش بوو بە پۆزەتیڤ دەرچێ ئێمە 4 ڕۆژ لەوە پێش سیتیسکانمان بۆ کردبوو کە لە نیشانەکانی سیرکردن بە ئەشعەی سیتیسکان دەرەکەوێت کە نیشانەیەکی تایبەتی هەیە دیاریکراوە زۆر تایبەتمەندە بۆ ئەو نەخۆشانەی کە لە وڵاتانی دەرەوە پێشووتر ئەو جۆرە نیشانەیان پیشانداوە. خۆشبەختانە ئەمڕۆ یاخود دوێنێ کە ئێمە دووبارە سیتیسکانمان کردەوە بۆ کەسی یەکەم کە توشبوو بوو گۆڕانکاریەکی زۆر لە ئەشعەکەیدا هەبوو. بەواتای ئەوەی ئەو عیلاجانەی ئەو پرۆتۆکۆلی چارەسەریەی کە ئێمە بۆمان دانابوو کە تایبەتە بە کۆڤید-19
چارەسەرێکی ستانداردە بۆ سەررجەم ئەو نەخۆشانە لە ئێستادا بەکاردێن و دەڵێن کە نیشانەکان ئەهوەنتر دەبنەوە بە وەرگرتنی ئەو دەرمانانە. خۆشببختانە ئێمە لە نیشانەکاندا هەرچەندە کەمێک نیشانەکانی لای ئێمە فەرقی نەکردو، ینی خۆشی نیشانی نەبوو، بەڵام ئەو دۆزراوانەی لە ئەشیایی سیتیسکانەکەی کەسی یەکەمی توش بوودا دەرکەوت ئەهوەنتر بوونەتەوە و باشتر بووە. زۆر باشە. سەبارەت دادانی تەندروستی سەررجەمیان ئێستا سپاس بۆ خوا جێگیرە. بەڵێ دکتۆر گیان ببوورە پێم بڕیت ئەم دااتیانی کە ئێستا لە بەردەستی ئەویان چونکە هەمیشە خۆش دەزانی لەوانەیە لە ڕووی جغرافیاوە لە ڕووی پێکاتەوە ئەم دااتیانی کە بەدەستخۆشیەوە ئێوە وەکو بەیزلاین سیتیسکان کە لە بیدایەتەوە هەتان بۆ ئێستا دەتانێت بەراوردی بکەن لەگەڵ حاڵەتەکانی نەخۆشیە. ئەمە لەوانەیە ئەرکێکی زۆر مرۆڤایەتی بێ و لە ڕووی زانستیەوە دەستان خۆش بێ. ئێمە ئێستا دەمانوێت بزانین زیاتر نەیچەری ئەو توشبووانە ئەو کەسانی کە لای ئێوە توش بوون هۆکارەکانی لە چیەوە بووە؟ ڕاستیەکەی ئەوانەی کە توش بوون لای ئێمە سەرچاوی یەکەم توش بوو تا ئێستا یەکلایی نەبووەوە بۆ ئێمە، بەڵام هێزانامنیەکان بە دوواداچوون دەکەن بۆی بزانن سەرچاوی یەکەم مێژووی سەردانی بۆ وڵاتی کۆماری ئیسلامی ئێران هەبوو یاخوددا ئەو بابەتێکی ترە من بەجێ دێڵم بۆ لایەنە پەیوەندیدارەکان. بەڵام سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە زۆر بە ئاشکرا دیارەکە کەسی یەکەمی توش بوو سەردانی بەڕێزێکی کردووە کە کارمەندی تەندروستیە بەدەر لەوەی کە لە ماڵی خۆیان خزمە پلەیەکەکانی خۆی توش کردووە، سەردانی کارمەندێکی کردووە کە هەندێک عیلاجی بۆ نووسیەوە. بێگومان ئەو کارمەندە تەندروستیە بەڕێزە هۆکارەکانی خۆپارێزی بەکار نەهێناوە. دوای ئەوەی کە کارمەندە تەندروستیەکە توش دەبێت، کارمەندە تەندروستیەکەش سەررجەم خێزانی سەررجەم خزمە پلەیەکەکانی و تەنانەت پلە دووەکانیشی توش دەکات. بەواتای ئەوەی گواستنەوەی نێوخۆیی لە ناو شار هەبووە و ئێمەش پێشووتر هۆشیاریماندا بۆ خەڵکە لە ئەگەری توشبوون لەبەرەوەی کە کوردستان بەعام و هەڵەبجەش بە دەر نییە کەوتوتە قۆناغی لۆکەڵ ترانسمیشن واتە گواستنەوەی نێوخۆیی، بۆیە هاوڵاتیان زیاتر پابند بن، بۆیە هاوڵاتیان تێکەڵی یەکتر مەکەن، پرسەکان ڕاگرن، بۆنەکان ڕاگرن. بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە هەندێک کەس پابند نەبوو و تەنانەت ئێستش چەند هەوڵێک هەیە کە ئەیانەوێ خەڵک بەلا ڕێدا ببن ئەم پرسە بکەنە پرسێکی سیاسی بۆ قۆسنەوەی چەند شتێک بنمونە بە سیاسیکردنی کۆرۆنا بۆی سبەینێ لە هەڵبژاردنەکاندا سوودی لێ ببینن، بەدەر ینی خەمساردن لەوەی کە سبەینێ چی ڕوەدا. من زۆر بەداخم کە ئێستا پێشکەمێک بۆ خۆش ئاماژەت پێدا بیستم لە سلێمانی کە یەکێک گیانی لەدەستداوە. بێگومان ئەم ئامارانە ئەگەر خەڵک ئاوا پابند دەبێت بەرز دەبێتەوە. دکتۆرجان تەنانەت بەکارهێنانی ژمارەی توشبوون و ژمارەی گیان لەدەستدان وەک وێنەکان تەنانەت بەکارهێنانی ئەو ژمارانەش لەوانەیە هەندێک کەس و هەندێک کە هیچ بەرپرسیارەتیە گیان هەستێکیان نییە بەرامبەر وڵاتەکەمان، چونکە بەڕای هەمووان بەڕای هەموو پزیشکێک هەموو کارمەندێکی تەندروستی بەڕای حکوومەت هیچ کەسێک هیچ هاوڵاتیەک جیاوازیەکی نییە لە هەڵەبجەیان لە زاخۆ بێ. کەسێک لە هەڵەبجە توش بێ ئەوەی زاخۆش پێی ناخۆشە بێ. من چەند جار وتومانە ئەوەی کە لێرەش بەکارێ هێنرێ ئەو شێوازە بەداخەوە حتا تەنانەت لە ژمارەکان لە چاکبووەکان بە تەمابوون بە سیاست بکرێ و بە هەندێک لایانی تروەکو خۆت ئاماژەت پێکرد لەوانەیە مستەقبەلەن کە من حەزم لێ نییە بڕۆمە ناو ئەو بابەتەوە. بەس دەمەوێت پرسیاری من ئێستا لە بەڕێزت ئەوەیە ئەم بڕیارەی کە تازە دەرچوو کە لە 12 نیوەڕۆی ئەمڕۆ دەست بەکار کرا ئەم 48 کاتژمێرە ئەم عەسرە هەڵەبجەت چۆن بینی؟ ئایا پێت وایە کە لەوانەیە ڕنگدانەوەیەکی باشی هەبێ یان ئەگەر تێبینی یەکت هەبێ لەسەری؟ بەڵێ بێگومان من ویستمە شت بۆ باسکەم کە لە دوو ڕۆژی ڕابردوو وێنەکان لە ئاسمانەوە بۆ هەڵەبجە کە گیراون دەرخەری ئەوەن کە خەڵک زیاتر پابندە، چونکە درکیان بەوە کرد هەندێک کەس ناتوانن ئەوان بەلا ڕێدا برن، بۆیە زوو بە زوو چوونەوە ماڵەکانی خۆیان کەرنتینی خودی خۆیان کرد و ئەم ڕۆژ لەگەڵ دەرچوونی ئەو بڕیارە کە 48 کاتژمێری داهاتوو قەدەغی هاتوو چۆ بەردەوام بێت و تونتر بکرێتەوە
بۆ خۆی بۆ ئێمە وەکو کەرتی تەندروستی جێی خۆشحاڵیە هاوڵاتیانیش زۆر پابندن و چەلب بوون بەو ڕێنماییانەوە بێگومان کە داهاتووی نەخۆشیەکە لە دەست هاوڵاتیانە هاوڵاتی ئەبێەوە بزانێت کە ئێستا خۆی کاربەدەستی وڵاتە خۆی بڕیاردەری دۆخەکەیە ئەتوانێت بە چه ئاقارێکا بێوێت بیبات زۆر باشە کارمەند و پزیشکان کارمەندانی تەندروستی و پزیشکان ئەمڕۆ هیچ کێشیان هەبوو لە هاتوچۆ لە پارێزگای هەڵەبجە بە تایبەتی لەوانێت تۆ هەندێک پزیشکت هەبێ لە سلێمانیەوە بێن ینی شوێنی نیشتە جێبوونمان ئەوێ بێت ئێوە لەوە زوو هاوکاریتان کردن بێگومان زۆربەی پزیشکەکانمان لە سلێمانیەوە دێن بەڵام ئەمڕۆ هەندێک نیگەرانی هەم لە نێو کارمەند و پزیشکانیش هەبوو بۆ ئەو بڕیارە ئەو بڕیارە لە بیرکردنەوەی وەزارەتی ناوخۆ بۆ خۆی شتێکی چاکە بەڵام ئێمە پێشووتریش ئێمە باجی تایبەتمان دروست کرده بوو بۆ ئەو پزیشک و کارمەندانی کە لە دەرەوەی شاردێن خزمەت بە هەڵەبجە دەکەن ئەوانە ئەرکیان قورسترە مەترسیان زیاترە لەوانەشی کە لە ناو شارەکەن بۆ ئێمە بازمان بۆ دروست کردبوون لێرە و بانگواز دەکەم بۆ لایەنە ئەمنیەکان کە ڕێگەی ئەو پزیشکانە مەگرن یاخود هاوکاری و کاراسانیان زیاتر بۆ بکەن چونکە ئێمە لێرە ئیشەکانمان بە پزیشکان دەڕوات بۆی کارەسات نەخڵقێ لەوەی کە پزیشکێک شوێنەکەی چۆڵ ببێ هەندێک کەس بچنە لای نەتوانن بگەنە پزیشکەکە و خزمەت گوزاریە تەندروستیەکان بەو ئەدایی بەو شێوەیە کە پێشووتر هەبووە و پێویستە پێشکەشیان بکرێت نەتوانن پێیان بگێنن من هەر لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستیش قسەم کرد بۆ خۆیان ڕاستەوخۆ لەسەر خەتن بۆ ئەوەی کە یەکەم ڕێکارێک بدۆزنەوە ئاسانکاریە بکەن بۆ کارمەندان و پزیشکان و هەروەها هاوشانی هێزە ئەمنیەکانیش هێزەکانی تەندروستیش لە ئەرکدان بەجێهێشتنی ئەرک لەلایەن کارمەند و پزیشکانی تەندروستیەوە بۆ خۆی شەتداونێکی ترە بۆ خۆی بارێکی قورسە بۆ ئەم ئەزمەی بۆ ئەم ئاریشەی کە کۆرۆنا بەسەر ئەم مەملەکەتە هێناوێتی دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە زۆر زۆر سوپاس ماندوو نەبی کاتێکی خۆش خێرا تەشەنەسەندنی پەتای کۆرۆنای نوێ لە جیهان مەترسی جددی لە وڵاتان بڵاو کردوێتەوە و زۆربەی حکوومەتەکان بڕیار و سزای تایبەتیان دانەوە بۆ ئەوانەی پێشێلی بڕیاری قەدەغی هاتوچۆ یان کۆرانتین دەکەن کە خۆی لە پێبژاردن زیندانی دەبینێتەوە بینەری راپۆرتێک بنزانن سزاکان چین لە هەندێک لەو وڵاتانە بەشێک لە حکوومەتەکانی جیهان بە مەبەستی ڕێگریکردن لە زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکانیان بڕیاری قەدەغەی هاتوچۆ و چەندین ڕێنمایی دیکەی تایبەت بەو پرسیان دەرکردووە هەر کەسێکیش پابەندی بڕیاری و ڕێنماییەکان نەبێت ئەوە ڕوبەڕووی سزای یاسایی دەبێتەوە کە خۆی لە زیندانیکردن و پێبژاردن دەبینێتەوە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە جیهان وڵاتانی خستووەتە حاڵەتێکەوە کە هەمووان کار بۆ ڕوبەڕبوونەوەی بکەن هەر وڵاتێکیش بە شێوەی جیاواز سزای شکاندنی بڕیار و پێشێلکردنی ڕێنماییەکان دەدات لە ئوسترالیا هەر کەسێک سەرپێچی بڕیاری کەرەنتینە بکات بە بڕی $30,000 سزا دەدرێت سزاکانی رووسیاش جیاوازن هەر کەسێک هۆکاری بڵاوکردنەوەی پەتاکە بێت و پابەندی ڕێنماییەکان نەبێ بە $12,700 یان بە 3 ساڵ زیندانی سزا دەدرێت ئەگەر هۆکاری مردنی کەسێک یان زیاتر بێت بە $25,300 تا $126,600 لەگەڵ 5 تا 7 ساڵ زیندانی سزا دەدرێت لە ئیتالیا ئەوەی پابەندی مانەوە لە ماڵەکەی نەبێت بە $328 و 3 مانگ زیندانی سزا دەدرێت لە سعودیەش هەر کەسێک سەرپێچی قەدەغەی هاتوچۆ بکات بە $265 سزا دەدرێت ئەوەشی توشبوون بە ڤایرۆسەکە بشارێتەوە $2,700 و هەر کەسێکیش هۆکاری بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە بێت بە 5 ساڵ زیندانی و سزای $27,000 دەدرێت ئیمارات بڕی $2,722 سزای داناوە بۆ ئەوانەی داڵدەی هەڵگرانی ڤایرۆسەکە دەدەن هەر کەسێکیش هۆکاری بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە بێت بە $27,225 و 5 ساڵ زیندانی دەدرێت لە میسر هەر کەسێک سەرپێچی قەدەغەی هاتوچۆ بکات بڕی $253 سزا دەدرێت
ئیسرائیلیش سزای 3 تا 7 ساڵ زیندانی بەسەر هەر کەسێک جێبەجێ دەکات ئەگەر لە ئیسپانیا گەڕابێتەوە و پابەندی بڕیاری کەرەنتینە نەبێت. فلیپین بە بڕیاری سەرۆکی وڵات لەسەر ئاستی جیهان مەترسیدارترین سزای داناوە بۆ ئەو کەسانەی پابەندی بڕیار و ڕێنمایەکان نابن، سزاکەش تا کوشتن ڕێگەی پێدراوە. پێگومان لە هەر وڵاتەی بە شێوازێک دەیەوێ تونند و تۆڵی خۆی ڕابگرێ. خۆشبەختانە تا ئێستا بە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەمەی ئەم 48 کاتژمێرەی کە دوێنێ شەو لەلایەن وەزارەتی ناوخۆ باس کرا لەوانەیە تونترین یان ئەویش بێگومان بەو شێوازەنی وەکو کە لە بەشێک لە وڵاتانە بینیمان. خۆشەویستان لە هەموو شارەکان سنتەری تایبەت بە چارەسەری توشبووانی کۆڤید-19 هەیە. لە هەموو شارەکان خەڵکێک هەیە شەو ڕۆژیان لەسەر یەکداناوە کە چاودێری ئەو نەخۆشانە دەکەن، چارەسەریان دەدەنێ، ئاگایان لێیانە. ئەمڕۆ ئەم شەو حەزمان لێە بزانین بارودۆخی دوهۆک لە ڕێگەی سەرپەرشتیاری چارەسەری توشبووانی کۆڕۆنای نوێ لە دوهۆکەوە ببیستین کە ئەوش بەڕێز دکتۆر مؤەید ئۆغالی میرزایە ڕاستەوخۆ لە دوهۆکەوە لەگەڵمانە. ئێوارە باش کاک دکتۆر. ئێوارە باش چاوەکەم. بارودۆخی توشبووانی کۆڤید-19 لە دوهۆک بە حکمیەوەی کە بەڕێزت سەرپەرشتیان دەکەی لە چ دۆخێکدان بارودۆخی تەندروستیان چۆنە و ئەباسی ئەوانەمان بۆ بکەی کە چاک بوونەتەوە خۆشبەختانە دەزانین نیوەی ئەوانی کە هەتان بوو ئێستا چاک بوونەتەوە. مە لە دهۆکی مە 12 کەیس هەبوون بڕاستی 12 کەیس ئێکم کەیس ئەو دەفمە داخل بوو لێ هەژدەی سێ بوو دهی مە شەشش وان مە دیسچارجکردن ئەو حالەتت هەنێ دەفمە بوون ئەو کەیس 11 وان مایلد بوون ئەو بڕاستی سڤک بوون و ئێکش وان بوو التهاب سینگی و بوو نیمۆنیا وێجا شەشش وان مە دهی دیسچارجکردن ئەو شەش ئەو وەک من ئاماژە پێدای مایلد بوون سڤک بوون مە لابور بۆوانکردن تاقیگە نەتیجە وسا بوو ئێکم جار نەگەتیڤ بوو جارەکادی پشتی 24 ساعت پترش 24 ساعت مە جارەکادی چێکرەڤە و هەر دەرکەت نەگەتیڤ هەکو دەرکەت نەگەتیڤ و وەزعیوان هەمی تش درست بوون یعنی ئەو ڤایتەل ساینس مە بۆوان چێکرد بوو ئەو چێست ئەکسرەی ئەو ئەشعە مە بۆوان گرتە بوو تیشک و تش درست بوون مە دیسچارجکردن بخۆشحالیڤە نوکەل ناو نەخۆشخانەیە مە 6 کەیس ماینە ئەو 6 کەیس بندستی کۆنتترۆلم ڕاستی مەلاو کۆنتترۆل کرینە وەک من ئاماژە پێدای بەس ئێکی جوان التهاب پیچێکی زێدەیە بەس ئەوش کۆنتترۆل کریە وەزعوی باشە ئەڤروکە بڕاستی مە تێستێکی بۆی چێکرد دا سەحکینێکە وەزعی ئەو کۆڤید-9 هیچتان پۆزیتیڤ ئانە ئینشاءالله حتا نەتیجە دەرکەوێت و دیفرا ئەم دێ قەرارێکی دێن کاکی تکی دیسچارجکەین دیسچارج ناکەین. دەست خۆش دکتۆرجان تۆزێک لەم و پێش لەگەڵ دکتۆر ئازاد قسەم کرد لە هەڵەبجەوە ئەوان وتیان ئێمە لە بیدایەتەوە نەخۆشەکان کە هاتووە تیشتی سیتیمان بۆ گرتوون بۆی وەکو بەیزلاینێک هەمان بێ و بە تاوەکو ئێمە بتوانین ئێمەش وەکو کوردستان لە ڕووی زانستیەوە حەزم لێ توێژینەوەکانی ئێوە لەسەر ئەو نەخۆشانە چیان بە ئێوە تا ئێستا بۆ دەرخستووە ئایا ئەو داتایانەتان هەمووی کەڵەکە کردووە بۆی بتوانین ئێمەش بەشدار بین لەو پرۆسە زانستیەدا؟ بەڵێ بەڵێ سەداسەد مە ئەو بەحثکردی و مە ئەسبیژم احتمالە مە ئەوەلێک مە گایدلاین دانا هیچتان بەری چی نەخۆش بهێن ئەم گە ڕێڤەبەری گشتی ڕێڤەبەری سەخلەمی ئەم گشتیوە ڕینشتین و هەمی دکتۆرت مە ئەم حاضر بووین و مە گایدلاینێکی دانا دابزانین ئەف دەیتایە بڕاستیان فایدەکی ژێ بکەین ڕوژێکی ڤەکۆلینێک هەبێت بۆ نەشنال گایدلاین دانین سەراسەری کوردستانێ سەرانسەری هەرێمێ وێجا بیزلاین ئەم هەمی وەرگرین هەکو چی نەخۆش هات بخۆ هەکو ئەو کەیس بهێت سڤک بێت بڕاستی احتمالە نەمحتاج بێت بەس ئەم هەر بۆی چکەینەبە بیزلاین ئەم بۆی چکەین و مە دەیتاتین هەمی دەیتای خۆمە وەرگرینە و هەمی کۆمپیوتەر و هەمی تشتمە سەروانەتین بەڵێ مە هەمی سەروانتین زۆر باشە ئێوە لەوێ لە کاتێک کە سەرپەرشتیان دەکەن زۆربەی ئەو توشبووانە کە لەوانێ لە یەکتریان وەرگرت بێتەوە و پاژەوەی کە یەکێکیان لە سەفەر هاتوۆتەوە یان کۆمەڵێک
کەس کە هاتوونەتەوە و پاشتر دەرکەوتووە ئەم نیشانانیان هەیە بارودۆخی نەخۆشەکان لە ناو ئەو سنتەرەدا ئەگەر ئەومان بۆ باس بکەی یعنی کە ئەوان خۆیان هەست بە چیەکەن دەڵێن یعنی ئێمە خۆزگە زیاتر ئاگامان لە خۆمان بواە یان ئەو ماوەی کە لە لای ئێوە دەمینێن دەزانم بە دڵنیاییەوە ئێوە احتیمامەکی باشیان پێ دەدەن بەس خۆیان بەگشتی چی دەڵێن بۆی بینەری ئێمە بزانێن نەخۆشی ئێمە کە توش دەبێ چه هەستێکی هەیە لە کاتی داخڵبوونیدا ڕاستی ئەو نەخۆشانە هاتیە دەفمە وەک جەنابەتە بەحث کردی بخۆمە دوو ئیندێکس کەیسن ئەو دەفمە بووینە نوکە حتا نوکە دوو ئیندێکس کەیسن یەدی جوان هاتیینە ینی سۆرس هەر ئەڤەنە ئەف دووەنە ئەو نەخۆش دەفمە داخل بوون نەخۆشخانێ احتمالە هەندێکی شوان فەقیرە خبرەوان کێم بووە تەوعیە صحینە بووە نەزانینە بەحثتکەن نوکە تەوعیەوان باشترە چکە ئەمر خستێ بۆوان بەحثتکەین باشترە زانن ینی سەرواز ئەخۆ کا چۆ خوپاراستنی بکەن چۆ ئە ڤیرۆسە دێتە ڤەگوهاستن ئەف تشتە ئەم هەمی بۆوان بەحثتکەین ئەو خوش زانینە و نوکە بڕاستی ئەو خوشحالی بە وەزعوانیا باشە و ئەو ڤانشولە هەمی زانن کە خوپاراستنی چۆیە چاوی خوب دەنەبە هەکوش خستێ دەرکەون کا دچکەن نوکە مەسەرەن ئەو دەفمە هەکو دەرکەون نەخۆشی ئەم ڕاست ناڤڕەکەینە ماڵ ئەم بێژینێ چاردە ڕۆژە کەرەنتی بن هەر دەڤڕەکەینە کەرەنتی عنی دیسچارج کرایتیریا مەتەی دیفرا هەر چاردە ڕۆژە ئەو دەچنە کەرەنتیدا ئەف ڤیرۆسە هەکو مەسەلەن احتمالێک هەبێت بێتە ڤەگواستندا نێتە ڤەگواستن بۆ کەسێکی دی بچێت کەواتە یعنی حتا ئەگەر لە نەخۆشخانەش بێنە دەرەوە پێویستیان بۆ هەیە دوو هەفتەی تر تێکەڵ نەبن ینی کەواتە ئەگەر زۆر بە هێواشیش بگرێ کەسێک لەوانەیە پێویستی بە 3 هەفتە 4 هەفتە چارەسەر و کۆڕەنتین بێ وایە؟ بەڵ ینی بە چارەسەرەکە حساب خوب کە مەسەلەن ئەوەکو داخل بوون دەفمە حساب بەڵێ بە چارەسەرەوەکە ینی حساب کە معدل بژە مەسەلەن 10 ڕۆژ 4 ڕۆژات مینن طبعا هەندێکیت هەین پترت مینن وەخت گەلێک پترە دەفمەت مینن دیفرا هەکو دەرکەتن مە دیسچارج کرد دیفرا ئەم هەر 4 ڕۆژە بژینەوان بمینن جهێکی ئایسۆلیت بن جودا بن گەل یەدی تێکەل نەکەن چکە احتمال هەیە ڤیرۆس بێتە ڤەگواستن مەگەلێک گایدلاین بڕاستی مەگەلێک گایدلاین ئەو کردی مراجعە کردی مەسەح کردیە مەسەلەن ئەکو سەحکە یا سینە یا چین ئەو چێکردن ئەو 4 ڕۆژە دیفرا وەرگن احتمالە دەک دەوڵەتی ئۆڕۆپی هەفتەیەکی دیفرا ئەم 4 ڕۆژە دیفرات هێنیندا ئەو احتمالە نەهێنین بێتە ڤەگوهاستن بەڵێ دکتۆرجان ئێوە خۆتان ستاف و پزیشکان کە لەوێ ئاگاتان لەو کەسانەیە جگە لەوەی ڕێگاکانی خۆپارێزی دەگرنە بەر چ مەترسیەکی تر لەسەر ئێوە و کارمەند و پزیشکان هەیە ئایا ئێوە خۆتان زوو تێست بۆ خۆتانەکەن یان بەو شێوە خۆپارێزیە دەتوانن کۆنتترۆل بکەن بخوای ئەو پرسیارە لە جیگای خۆیە یعنی ئیمە وەک ئەو مەسەلەن وەک دکتۆر وەک پەرستار وەک ئەوانە ئیش ڕسکمان هەیە لەگەڵ نەخۆشەکان ئیش دەکەین ئەو تیمی پزیشکی لەگەڵیان ئیش دەکەین ئیمە زۆر ڕسکمان زۆرترە بەڕاستی ئەگەر تەماشا بکەی ئەو راپۆرت پێش ئەوانە لە هەندێک جۆرنەڵ دیار کردە ئەو مرۆڤ دەرڤەت هێتەوان خۆ نسبێ مرنێ دەفوان 2 حتا 300 دەف ئەو تیمت پزیشکی ئەو دایرکت گەل نەخۆش شولتکەن احتمالە بگەهتە 20 حتا 21 چونکە ڕێژەی ئەو ڤیرۆسە ناو نەخۆشخانت هێتە ئەو تیمی پزیشکی ئەو دایرکت کۆنتاک هەیە گەل نەخۆش گەلک پترە ئەو ڕێژە ئەو ڤیرۆسە لە شوان گەلک پترە و تشتێک هەیە ئەو بژنێ ڤیرولەنس گەلک پترە تەئسیر سەرت کات vêca lewra birastî em ew hindek bijnê PPE1 cilg PPE em law karexûkeyne cilgutxûtkeyne ew mask ew dikeyn û em tîm ew yê dîdêne jûr gelme ew nezanin em her nîşan wan deyn yani me hindek dewre tedrîbî bo an vekirîne çi binivîsîn û çi bo an bêjîn grupê bi çi git wergirîn grupê kêm yani 5 kes bin 6 kes bin berber ev vîrosa de belavê nebit em nîşanwanê dê ço xû parêzin ço cilî bikene berxwe ku çine jûr destan xweş bê heta inşallah kesê ji wan ev vîrosa nehêtiye
دکتۆر مؤەید ئۆغالی میرزا سەرپەرشتیاری سنتەری کۆرۆنا لە پارێزگای دهۆک دەستان خۆش بێ و ماندوو نەبن زۆر سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. سپاس بۆ جەنابەت سپاس. بێگومان پزیشکان و کارمەندانی تەندروستی سەرمایەی ئەم وڵاتەن و ئەوانی کە لەوێ ئیش دەکەن ئەگەر لێیان بپرسی زۆر جار هەیە لەبەر ئەو سترێسەی کە لەسەریانە تەنانەت کاتێکە دەچنەوە ماڵەوەش وەکو پێویست ناتوانن لە منداڵیان نزیک ببنەوە یان هەستێکی خۆشیان نییە بە تایبەتی کاتێک کە تەعامل لەگەڵ ئەو نەخۆشانە دەکەن هەر ئەمەش هۆکارە کە لە زۆر وڵاتی ئەوروپی جۆمان لێ دەبێت کە پزیشکان و کارمەندانی تەندروستی بەداخەوە بە توندی دەیگرن و بەشێکیان جان لە دەست دەدەن. هیوادارین ئەم جۆرە هەواڵانە لە کوردستان نەبیستین و هەموو خوشکوبرایانمان کە خزمەتی ئەو نەخۆشانە دەکەن سەلامت بن، بەڵام ئەگەر ئێمە بمانوێت خزمەتێکی زیاتریان بکەین باشتر وای وا بکەین نەیەڵین توش بن بۆی ئەوانیش سەلامت بن و بتوانن بە ئاسانی بگەڕێنەوە بۆ لای کە سوکارەکانیان. کۆڤید-19 هەموو جارێک باز دەکەین دەڵێن هەموو لایەنەکانی گرتووە. ئێمە دەمانەوێت کەسانی ڕۆشنبیر کەسایەتی دیار بدوێنین لە کۆڤید-19 بزانین ڕای ئەوانیش چییە. بۆ ئەم شەو هونەرمەند دڵشاد سەعید لە شاری لێنزێ لە باکووری نەمسا وەردەگرین کە بەڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستا ئێوارە باش باشکیانەکەم خۆت کوارانتین کردووە لە ماڵەوە؟ ئەو ڕەوشی کە من لە کوردستان دەیبینم لێرەوە ئەوەندە تند نییە وەک خۆتان بەڕاستی. تەبان بۆ ئەوی ئیشەتەمە دەستخۆشی لێتان دەکەم لای خۆمان وتیانە زوو دەستپیان کردووەش بە چاو ئەوروپا شاری نەمسا وڵاتی نەمسا لەو کەسانەیە زوو دەستپیان کردووە بۆ ئەو هەنگاوانی کە چۆن خەڵک ئاگای لە خۆی بێ. بەس کە دەچینە دەرەوە یان خەڵک لە تەلەڤیزیۆن دەرەچن ئەو شتەکانیەوەی لە کوردستان بۆ نمونە ماسکە و لەگەڵ دەستگۆر کوشتیوە ئێرە نایبینین حتا بچینە بازاریش ڕۆژی هەفتە یەک جار دوجار دەچین هەر کەسێک دەیبینین زۆر نۆرمال طبعاً کەم کردووە خەڵکەکەی زۆر کەم کردووە. بەس لە مارکەتی ئێرە لە نەمسا کەس نەماسکە هەڵگرتووە بەس ئاگیان لە خۆیان هەیەە بۆ ئەوە دەستخۆشی بەڕاستی لە کوردستاندا کەم کە ئەو هەنگاوانی هەڵیان گرتووە زۆر زۆر باشە و توندەکی باشە تەبان بۆ وەختێکی زووتر ئینشەڵڵا خەڵکەکەی تێپەڕێ. مامۆستا ئێمە بە درێژایی ساڵانی پێش و تەنانەت هەتا پێش ئەم کۆڤید-19 دائیمان بە شێوەیەک لە شێوەکان هەستمان بە ئەوە دەکرد دەمانگۆ ئێمە لە چاو ئەوروپیەکان لە پاشترین. پێم خۆشە کە ئێستا لە زمانی بەڕێستەوە کە کەسێکی چەندی ساڵە لە ئەوروپا دانیشتووی شعورێکی خۆش ناداتێک کە ئەم جارە کیانی کوردی حکوومەتی کوردی ئاهاوکو باسە کرد زووتر بە خۆی کەوتووە و دەتوانین بڵین لەخوا بە زیابێ ڕێژەی توشبوونمان بەراورد ناکرێت لەم لەحزەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە. زۆر تەبان من بەڕاستی من بەخۆم دەیبینم کە پاش سین کوردستان ژمارەی دوودیە بۆ ئەو هەنگاوانەی کە دەست پێیان کردووە زۆر بەڕاستی ینی من پێم خۆشە سەیریشم بەڕاستی پێم سەیرە بەس دیسم زۆر پێم خۆشە. ئەرەگەی تەنیا ئێستا نازانم ئاگاتن حتمما ئاگاتنش لێیە لە زۆر نوچەکان باسی دەکەن ئەرێوەڵە ماسکەکان پێویستە لەبەر لای خۆمەش لە ڕۆژی چارشەمبی ڕۆیشتی دەست پێیان کردووە کە ماسکەکان لەبەر دەرگاکەی هەموو مارکەتەکان بە خەڵک دەدەن کە بچنە ژۆرەوە. ئێمە تەمان لە مێژ لە کوردستان دەیبینین کە هەموو کەس لەوێ بە ماسک و یان بە دەستگۆر دەرەچون و لە هەر جێگایەک من بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم هیوادارین لە زووترین وەخت لەو ڕەوشە تێپەڕین. طبعاً دیسان من هیوادارم چۆن ئەو هەنگاوە زوو دەست پێیان کردووە هەموو کەس لە کوردستان ئەو ڕەوشی داهاتوش حتمما ئاسان نییە دیسان ئێمە زووترین وەخت دەست پێ بکەین کە ڕەوشی ئێکۆنۆمیشتیوە بە زووترین وەخت تێپەڕین. مامۆستا منەوە پرسیارە لە زۆربەی میوانە خۆشەویستەکان دەکەم دەمەوێت لە تووشی بکەم کۆرۆنا چی لێوەرگرتیتەوە و چی پێبەخشیوی؟
من پێم وایە هەر کەسێک هەموو کەسش دەڵێ من بەتەنیا نیم دەرسێکی زۆر گەورە طبعاً ئەو کۆرۆنا بەمیاندا بە خەڵکی داوە کە ئینسان ئەو خوا ئەو شتانەی هەموو کەس بۆ هەر کەسێکی سازی کردووە مەمنون ئەبێ طبعاً دیسان هەوڵدان بەس احتیمال زۆر کەس دەوڵەتەکانیش بەغەڵەتی بە هەڵایی چاو لە ڕەوشی پێشیان بۆ پاشە ڕۆژیان کردووە لە جێگەی چەک کە دەیبینن ئینسان بە زانست و بە علم و بەشتیوە زۆرتر ئاگای لە خۆی دەبێت کە ئەو ماستامی کە پێش ئێستا دێن دەڵێم ئەو هەرگاوانەکە دێن کە زووتر حازر بن ئەو دەوڵەتانی گەورە وەک ئەمریکا و ئەوروپا پێیان سیر بووە کەوشت دەستپی کردە بەڕاستی ئاگامان لەیە کە حازر نین ڕەوشێکی وا توش بێت تەبەن ئەمش لە بەرواش دەڵێم ئەو ڕەوشە ئێستا کە پیا بووە دنیاکە ئەوی پاش کۆرۆنا وەک پێش کۆرۆنا نییە خەڵکەکە و حکومەتەکان خەڵک و لەگەڵ حکومەت من زۆر متاکدم کە هەنگاوی باشتر و ڕاستتر لە پێ پاشە ڕۆژ دەیکن. مامۆستا هیچ پلانێک شتێکتان نییە کە ئامادەی بکەن شتێکی هوەری ئەگەر ئۆنلاینیش بێ بۆ بەرزکردنەوەی مۆراڵی کوردستانیان لە هەر شوێنێک بن بەدەست و پەنجە زێڕینەکانتان بە تەمانین ینی شتێک پێشکەش بکەن لە داهاتوودا. زۆر سپاس بەوە پرسیارە من ئەو وەختی خۆم ئەوی ڕاستی کە ئێستا لە ماڵم زۆر تەرخان دەکەم بۆ تەمرینی کەمان یانیش حازر دەکەم بۆ تالیفی مۆسیقی ئەفکاری پشکۆلە بەس ئەو کەس شتێکت کە ئێستا بفەرموویت طبعاً زۆربەی دنیا کە کەشتی واری کردووە من لەو کەسانم ڕۆژی یەکەم حەزم دەکرد شتێکی وا بیکەم بۆ لەگەڵ ئینتەرنێتدا سۆشیال میدیا بەس کە زۆر بوو من لەو کەسانم پێم خۆش نییە ئێستا من دەست پێ بکەم بەڕاستی زۆر جوان شتێکی جوان کراوە لە دنیا دەست نەخۆش دەکەم تەمە هەر کەسێک. هونەرمەندی گەورەی کورد مامۆستا دڵشاد سەعید زۆر سپاس کە لە نەمساوە لەگەڵمانە بووی هیوایی تەمەند درێژی و تەندروستێکی باش بۆ دەخوازی. زۆر سپاس لاوڕێز سپاس بۆ خۆتان هەر کوردەکەن چاو. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێ هایدرۆکسی کلۆرۆکوین باشترین دەرمانە بۆ چارەسەری کۆڕۆنا. زیاتر لە 6,000 پزیشک لە 30 وڵات لێکۆڵینەوەیان لەسەر 15 دەرمان کردووە و لە ڕاپرسیەکەدا زۆربیان لەسەرەوە کۆکن کە کاریگەریترینیان بۆ چارەسەری کۆڤید-19 هایدرۆکسی کلۆرۆکوینە. هایدرۆکسی کلۆرۆکوین دەرمانی نەخۆشی مەلاریایە و لە زۆرێک لە وڵاتان بەردەستە. پێشتریش سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند بوو بە هەندێک گۆڕانکاریەوە دەتوانن سوود لە هایدرۆکسی کلۆرۆکوین وەربگرین بۆ چارەسەری ڤایرەسی کۆڕۆنا. منداڵێکی تەمەند 5 ساڵان لە بەریتانیا بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا گیانی لەدەستدا. دەستەی خزمەتگوزاریەکانی نیشتیمانی بەریتانیا بڵاوی کردوێتەوە منداڵێکی تەمەند 5 ساڵان بەهۆی توشبوونی بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ گیانی لەدەستدا. دەستەکە بڵاوی کردوێتەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 708 کەسی دیکە بەهۆی کۆڕۆناوە گیانیان لەدەستداوە و کۆی ئەوانەی گیانیان لەدەستداوە لە بەریتانیا گەیشتووەتە 4313 کەس. ئەمە بەداخەوە یەک لە هەواڵە ناخۆشەکان بوو کە منداڵێکی تەمەند 5 ساڵان بێ بۆیە تکایە ئەو بیرۆکێش با لە مێشکمانە دەربێنین کە بڵێن منداڵەکانمان وەکو دوێنێ شەویش ئاماژەمان پێکرد منداڵ توش نابێ خوا نەخواستە تووشیش بێتە سەرچاوەیەکی تر. لە ئەمریکا تیمەکانی بەرگری شارستانی بە تایبەتی لە نیویۆرک پاڵپشتی لە تیمەکانی تەندروستی دەکەن. تا ئێستا زیاتر لە 7800 کەس لە ئەمریکا بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە و نیوەی ئەو ڕێژەیەش تەنیا لە ویلایەتی نیویۆرک تۆمارکراوە. تەنیا ئەم ڕۆژ 630 کەس لە نیویۆرک بە تەنها لە نیویۆرک بە کۆڕۆنای نوێی گیانیان لەدەستدا. ئەمەش ئەرکی تیمە تەندروستیەکانی ئەو ویلایەتەی قورس کردووە بۆ پاڵپشتی و هاندانی تیمەکانی تەندروستی تیمەکانی بەرگری شانستانی ئۆتۆمبیلێنەکانیان لە بەردەم نەخۆشخانەکانی نیویۆرک ڕاگرتووە و
زەنجی ئاگادارکردنەوەکانیشیان داگیرسانەوە و خۆشیان لەناو ئۆتۆمبیلەکانیان دابەزیون و بە چەپڵە بە گۆرانی نیشتیمانی سوپاسی کارمەندانی تەندروستی و پزیشکانی شارەکەیان دەکەن. پۆلیسی ئیسپانیا بەشداری یادی 90 ساڵەی لەدایکبوونی ژنێک دەکەن کە کوارەنتین کراوە. ئێستا ئیسپانیا لە زۆری ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆرۆنای نوێ لە ڕیزبەندی دووەم دێ لەسەر ئاستی جیهان لە دوای ئەمریکا کە زیاتر لە 124,000 توشببووی بە ڤایرەسەکە هەیە. پۆلیسی ئیسپانیا ژوێرەی سەرقاڵیان بە جێبەجێکردنی بڕیارەکانی خەدەغەی هاتوچۆ و ڕێگریکردن لە دروستبوونی قەرەباڵغی، بەڵام بەشداری لە ڕۆژی لە دایکبوونی ژنێک دەکەن کە تەمەنی زۆر گەورە نییە، تەنها بۆ بە 90 ساڵ. ژمارەیەک پۆلیسی ئیسپانیا بە چەپڵە و گۆرانی پیرۆزبایی لە یادی 90 ساڵەی ئەو ژنە دەکەن کە بەهۆی ڤایرەسەکەەوە کوارەنتین کراوە. گرنگ نییە تەمەنمان چەندە، ژیان هەر خۆشەویستە بۆ مانەوەمان لە ژیان و کەسانی دەوروبەرمان و بۆ ئەوەی بتوانین لە ڕۆژانی داهاتوودا یادی لە دایکبوونی دۆستان و ئەزیزان و خۆشەویستانمان بکەین. ئێستا ئەرکمان تەنها و تەنها ئەوەیە ئەبێ لە ماڵەکانمان بمێنینەوە، ئەبێ بەردەوام دەستەکانمان بشۆین، قەرەباڵغی و تێکەڵی نەکەین تاوەکو هەمومان خۆشیەکانی ژیان کە هێشتا ماوە بێ چێژی لێوەرگین. هەموو لایەکتان هەر تەندروست بن، خواتان.